کاکەکانم خۆشەویستەکانم تا ئەتوانم خەڵک فێرکەن بە تەواضع تا حەدی تەناسی نەفسانیاتی خۆیان لەبیر بچێتەوە ئەستە تا ئەو حەدە بەئیزنی خوا خۆ بە هیچ بزانن ئەگەر دەریایەک علم لە زیهنیانە جەمعە ئەگەر ئوردوویەک شاگرد و خەدەم و حەشەم وا بە شوێنیانەوە بزانن هیچ كلهم آتیه یوم القیامەة فەردا سەر خەرمان حەساوە لە بگارە لی ڕەشت سپیەکەوێتە دەرەوە بێزار بن لەوە کە باوجودی تەواوی ئەوانە خۆیان بەشت بزانن ئەسڵەن فێر ئەوە بن خۆ بە هیچ بزانن چون حقیقەتەن هیچ جا ئەگەر شتیش بین تڕادی حەقە نسبەت بە خالق و خەلق خۆ بەرز بگرین آخر زۆر سپایە هەرچێکمان بێ شوێنی دیار بێ و دیار نەبێ لە خالق و خەلقەوە بێوە دێت خۆ شکرانەی ڕەحمەتی خالق و خزمەتی خەڵق ئەوەیە ملبەرزەوەکەینە خۆمان پێ بێتە چت و بانتر لە خەڵک زۆر سەلێقین و نەفامیە کۆشن گیانەکانم لەبەرە تا ئەتوانن بە دڵ تەواضعی زاهری غاڵبەن